بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی جەنگی ئێران ئیسرائیل. ئێستا خۆشبەختانە جەنگەکە وەستاوە، شەڕەکە ڕاگیراوە، بەڵام ئایا دەست پێ دەکاتەوە یاخودنا؟ ئایا ئارامی باڵ بەسەر ناوچەکەدا دەکێشێت یان بەپێی ڕەشە و گوڕەشەکانی ئێران و ئیسرائیل بێ لە یەکتری جەنگەکە پێدەچێت دەست پێ بکاتەوە؟ گفتوگوێم پرس و باس بابەتان ناکەین لەگەڵ بەڕێز کاگەتوان عومەر لێکۆڵەری سیاسەتی ئێران. کاگەتوان سڵاو لێبێ. بەخێرات سەرچاو. زۆر بەخێر بێ. کاگەتوان بە خوێنەوەیەوە لەم بوارەدا کار دەکەن، چەند کتێبێکتان هەیە. ئەوەی کە ڕوویدا ئایا بەڵێن ڕاوەستانی جەنگەکە ئایا بەم شێوازە بەردەوام دەبێ؟ ئارامی باڵ بەسەر ناوچەکەدا دەکێشێ یان بەپێی ڕەشە و گوڕەشەکان بێ جەنگەکە دەست پێ دەکاتەوە؟ بەڵێ زۆر سپاس. ئێمە بەپێی قانونی نێودەوڵەتی چەمکی ئاگربەست بە تەواوەتی ڕوون نەکراوەتەوە، تەنها ئەوەیە کە باس کراوە. ئاگربەز ئەکرێ بە چەند مەبەستێک بکرێ لە جەنگا، ئەکرێ بە مەبەستی ئینسانی بێ بۆی دەرفەتێک بن بەلایەنەکان، وەکو پێشتر چەندی جاربینی ومانە لە جەنگی غەزەیە، یا کە کاتێک مناسبەیە بۆنەیەکی ئاینی دێتە پێشەوە، یا قوربانیانێکی زۆر هەیە لە جەنگەکە کات دەرفەتێکە بێ هێزە ئینسانیەکان بتوانن ڕۆڵی خۆیان بژێڕن. و زۆربەی کاتەکان ئاگربەست زەمینە یان پێشەچی ئیشکردنی دیبلۆماسیەتە، ڕێدانە بەلایەنەکان تا بتوانن گیر و گرفتەکانیان لە ڕێگەی دیبلۆماسیەوە چارەسەر بکەن. ئێمە پێشتر لە ناوچەی خۆمانە شاهیدی چەندین جۆری ئاگربەست بووین کە بەدوایە دیبلۆماسیەت توانی بێتی ڕۆڵی خۆی بجێڕێت و ڕێکەوتنامەی ئاشتی بەرقەرار بێ، وەکو ئاگربەستی بینی میسر و ئیسرائیل و تا لە دوای ئاگربەستەکە بینیمان ڕێکەوتنامەی کام دەیڤدی بەدوایە هاتوو بە تەواوەتی گرفتی میسر و ئیسرائیلی کۆتایی پێهێنایان. ئەوە بوو ڕێکەوتنامەی ئۆسلۆی ساڵی 1990 کە بە تەواوەتی تا ڕادەیە کێشەی فەتح و ئیسرائیلی کۆتایی پێهێنا. و ئەکرێت هەموو زەمینە هەموو بژاردەکان کراون، بەڵام ئەوەی خوێندنەوەی بۆ ئەکرێ هەتاوەکو ئێستا لە دیدی ئێمەوە پێمان وایە ئاگربەستێکە کە ئەمریکیەکان داویانە بە ئێران تا ئێرانیەکان خوێندنەوەیکی نوێ بکەن بە ئەو زەمینەی کاگوزەریە بۆ گۆڕانکاریە جیۆپۆلیتیکە گەورەی کە لە ناوچەکەیە هەیە، تا بتوان بە تێگەشتێکی نوێەوە دووبارە لەسەر مێزی دانوستان ئەم جارە بەو بژاردانەی کە ئەمریکیەکان ئەیانەوێت دانوستان بکرێ. واتە چ بە شەڕ بێت چ بە ئاشتی بێ ئەبێ مەرجەکانی ئەمریکا بسەپێنرێ. ئوستاز، ئەمریکا پرۆژەیەکی زۆر گەورەی تقریبن لە دوای ساڵی 2015 بەرامبەر ئێران گرتووەتە ڕوو وەکاری بۆ کردووە. ئێمە ئەگەردی قەت بین بە شێوەیەکی تۆزە وێنەکە گەورەتر کەین بۆی تێگەشتێکی باشتر و ورترمان هەبێ لەم جەنگا. ئێمە ئەبینین لە دوای 2015 ئێران و ئەمریکا تقریبان گەشتنە ڕێکەوتنێکی تا ڕادەیە کۆنکریتی بە ناوی ڕێکەوتنامەی بەرجام، بەڵام یەکەم دەوڵەت کە هاتە دەرەوە لە ڕێکەوتنەکە لە ساڵی 2010 و بەشێک بوو لە بانگەشەی هەڵبژاردننی ترامپ ئەمریکا بووە. ترامپ خۆی هەڕەشەی ئەوەی کرد کە من ئەو ڕێکەوتنە ئەدرێنم و ئەم ڕێکەوتنە ئەمریکا تایە لایانی براوە نییە، و فعلەن لە ساڵی 2010 ئەمریکیەکان هاتنە دەرەوانێ لە ڕێکەوتنەکە. بۆیە ئەمە یعنی کۆمەڵێک ڕوودا و لە ناوچەکەی ئێمە یا ڕوویان داوە، کۆمەڵێک گۆڕانکاری استراتیژیک ڕوویان داوە، هەمووی دەرخەری ئەوەن کە پرۆژەیەکی نوێ و تازە بەڕێبەرایەتیکردنی ئەمریکا بە جێبەجێکردنی ئیسرائیل لە چوارچێوەی پەیماننامەی ئاساییکردنەوەی پەیوەندی عەرەب ئیسرائیلە لە حاڵەتی شکڵگیری و لە حاڵەتی جێبەجێکردنایە. ئەگەر ئێمە دیقەت بین لە ساڵی 2010 ئەمریکا یەکلایەنە لە ڕێکەوتنامەی بەرجام دێتە دەرەوە. لە ساڵی 2019 لە دوای سەفەرکردنی عادل عەبدولمەهدی بۆ وڵاتی چین وەگەڕانەوەی دروستبوونی خۆپیشاندانەکان لە عێراق و گوشار خستنە سەر عادل عەبدولمەهدی، ناچار ئەکرێ بە عادل عەبدولمەهدی بەوەی کە دەست لە کار بکێشێتەوەوانێ. لە ڕاستەوخۆ لە دوای دروستبوونی ئەو فەوزایە لە ساحەی سیاسی عێراقا، دوای تێپەڕبوونی 18 ڕۆژ ئێمە مەسەلەی کوشتنی قاسمی سلێمانیمانەیە لەگەڵ ئەبوو مەهدی مهندیس. ئالێرە وردە ئێمە ئەگەر بە شێوازێکی گەورەتر سەیری وێنەکە بکەین، بەرچاومان ڕوونە بێتەوە کە گۆڕانکاریەکان نەخشە بۆ داڕێژراوە و بە شێوەیەکی سیستماتیک و منەظەم ئەچێتە پێشەوانێ. ڕاستەوخۆ لە دوای کوشت ئەگەر ئەفونکە بتوان ئەم مەسەلەیە تەواوکەم زۆر گرینگە، یەکەم جاریشە لەوانەیە لەسەر شاشەی کورساتەوە باسی ئەم وێنە گەورەیە بکرێت. ڕاستەوخۆ دوای کوشتنی قاسمی سلێمانی لەبەر ئەوەی لەمپەری گەورەیە لە بەردەم پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئیسرائیل و دنیای خلیج، ڕاستەوخۆ ئێمە یەکەم ڕووداوی گەورە لە دوای کوشتنی قاسمی سلێمانیەوانەیە ئێمە ڕووداوی چیمان هەیە؟ ڕووداوی ئاساییکردنەوەمانەیە، ڕووداوی کە پێوتێ پەیماننامەی ئابراهام. پەیماننامەی ئابراهام لە بنێوان وڵاتی قەتەر و ئیمارات لەگەڵ ئیسرائیلەکانە. لە دوای ئاساییکردنەوەی وڵاتانی عەرەبی جەنگێکی کە دەست پێکا بە ناوی جەنگی ئازەربایجان و ئەرمەنستان.
لەسەر ناگۆرنەوە قەرەباخ. بۆیە ئەبینین لە کاتێکا کە ئەرمەنستان لە ساڵی 1992 چەند جارێک کەشا کە بەرێکەوتنیان هەبووە سەرکەوتوو بۆ ئەم جارە ئازەربایجان بە شێوەیەکی قاتە ئەوە یەکلایکەرەوە بە یارمەتی تورکەکان نەتوانێت سەرکەوتوو بێەوە درۆنی بایراقداری تورکی ڕۆڵەکی گەورەی گەڕا لە یەکلایکردنەوەی ئەم جەنگەیە. ئەمە ئەمانگەیەنێتە چی ئەمانگەیەنێتە ئەوەی کە ئەمریکەکان استراتیژێکی دوولایەنەیان هەیە گرتویانەتە بەرامبەر بە ئێران زەعیفکردن لە ناوخۆ و فشارکردن لە دەرەوە. زەعیفکردن لە ناوخۆیە ئەو پێدراوانەی کە ئەمریکەکان یا ئەتوانی بڵێ کۆمەلگای نێودەوڵەتی وە ڕۆژ ئاوا گرتویانەتە بەرامبەر بە ئێران ئەو قائیمە گەماڕۆیانەیە کە بە شێوەیەکی یەک لە دوای یەک لە ساڵی 1970 گیراوەتە بەر و لە دوای ساڵی 2015ەوە بە شێوەیەکی کەمەشکێن و ئیفلیچکەر کۆمەلگای ئێرانی گرتوتەوانی. ئێمە بینین لە کاتی ڕووخانی شایە دراوی ئێرانی بەرامبەر دۆلار حوت من بەرامبەر دۆلارێک بووە ئێستا 8 ملیۆن من بەرامبەر دۆلارێکە واتە یەکێکە لەو وڵاتانەی کە 1100 جار بەهای دراوەکەی خۆی لە دەزاوە بەرامبەر دۆلاری ئەمریکی. لە دوای ئەمڕۆ داوانە ڕاستەوخۆ هاتنەوەی تالیبانە و دەستگرتنە بەسەر ئەفغانستان ئەو هێزەی کە ئەمریکەکان بۆ نزیکەی 20 ساڵ شەڕیان لەگەڵا کرد. هەموو ئەم ڕووداوانە ئەمانگەێنێتە ئەو پلانە استراتیژیەی کە ئەمریکەکان مەبەستیان محاسەڕەکردنی ئێرانە وی ئێران چیدی توانای ئەو ڕۆڵگەڕانەی نەبێت لە ناوچەکەیە وەکو زلهێزێک ئەو تموحە استراتیژیەی ئێران ئەوەی کە پێی ئەوترا بازووی ئێرانیەکان یا هیلالی عەرەبی نامراوە. ئەمە تاو کاتەیە کە وەکو دەڵێ ئێران دۆستی ئەمریکانە بێ ئەوم حاسەڕاکرێ گەر دۆستی ئەمریکا بێ وەکو سەردەمیشە هەموو پشتیوانێکیەکرێ بە بەرنامە ئاتۆمیەکەشیەوە. ئەزانین چۆنە ئوستاز ئێران ئەوەی کە خۆیان پێڵێن گفتمانێکی بەرەو پێشەوە بردووە لە ساڵی 1970ەوە دەستی پێکردووە. ئێستاە دەستبەرداربوون لەم گفتمانە لەم گوتارە لەم خیتابە استراتیژیەی ئێران شتێکی ئەگەر ئەستەم نەبێت تا ڕادەیە زەحمەتە بەڵام ئەوەی لە واقعا گوزەرەوە ئەوەی ئەم گۆڕانکاریانە پێمانەڵێن ئەڵێ ئێران دوو بژاردەی لەبەردەستایە هەردوو بژاردەکە بە نیسبەتی ئێرانەوانێ خراپە و دوجار ئێمە چەم چێکمانەیە لە سیاسەتی خارجی ئێرانیا پێوترێن نەرمشی قارەمانانە یا نەرمینواندنێکی قارەمانانە. ئێران لە بینی بژاردەی چنج ڕێژیم یان ڕوخان و ڕۆشنی ڕژیمەکە بە بژاردەی ئەسکەری لەگەڵ بژاردەی کرانەوە لە ناوخۆی ڕژێمەکەیە ئەبێ دانەیەکیان هەڵبژێرێ و ئێران چەندین ئەزمموی لەو جۆرەشی هەبووە کە بە بەردەوامیش لە هەفتاونەوە کەناڵەکانی دیبلۆماسی لەگەڵ ئەمریکایان نەقرتانوە. بۆیە ئەوە ڕووداوەکانە پێمانەڵێ کە ئێران بەرەوچوی ئەڕواوە کام بژاردەیان هەڵبژێری هەرچەندە بژاردەی چنج ڕێژیم تا ڕادەیەک بینیمان لەم هێرشە یا لەم جەنگە 12 ڕۆژیەیە ینی ئەچێ بوو لەو چەکانی کە ئیسرائیلەکان پەریان پێ وەکو جەنگێکی دەرونی لەگەڵ ئێرانە ئەوە بوو تا ڕادەیە سەرکەوتنی بەدەستنێنە ئەتوانین بڵین زەڕبەیەکی یەک لای کەرەوەش بەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە میحوەریەتی ڕەزاشا بەری کەوتووە بوو بە هۆکاری تەخریبکردنی پێگەی شازادە ڕەزا لە ناوخۆی ئێرانە چونکە کەوتە ئەسیاقی ئەوەی لە کەدارکردنی غروری ئێرانی ئێمە ئەبێ شارەزای لایانی فەرهەنگی و مێژینەی لێرینی ئێرانی بین. هەندێک دەڵێن ینی ئەم جەنگە وای کرد زۆرێک لەوانەی کە ڕەخنەشیان لە سیاسەتی ئێرانی هەبوو بەڵام کۆک بوون یەکدەنگ بوون لەوەی کە نابێ ئەو هەبە بەرچاویان نۆشکۆی وڵاتەکەیان بشکێ. بزەبێت ئێرانێکێکە لەو دەوڵەتانەی حاڵەتی نەتەوە پەرستی یا غروری میلیگەرایی ڕێگۆڕیشێکی زۆر کۆنی هەیە. ئەگەر ئێمە شانامەی فردەوسیمان خوێن بێتەوانێ ئەومان بەوازحی بۆ دەرەکەوێ ئەوەکو خۆیان شعرێکیانەیە بەیانی فردەوسی باسێکاڵێ ئەگەر ئیران نەباشێت تەنێمان مەبات ئەگەر ئێران نەبێت بە ئەسڵ وجودی من نەبێنێ ینی مەسلەی بوونی ئێران بە وجودی سەرشی بە دانیشتوانەکەی خۆیەوە ئەبەستێتەوە. بۆیە شانامە تەرسیم یان چوارچێوەی ئەو لایەنە فکری بۆ کۆمەلگای ئێرانی کردووە کە مەسلەی ڕوخانی ئێران یان زەلیلبوونی ئێران شتێکی زۆر حاڵەتێکی دەگمەنە لە کۆمەلگای ئێرانی ئەوان هەتاوەکو ئێستش ڕخنا و تا ڕادەیەک ئیهانەی ئەو کارێکتەرانە ئەکەن لە مێژوی خۆیانە کە زەلیلی و سەرشۆڕیان قبول کردووە وەکو لە پەیماننامەی گوڵستان چای و پەیماننامەی ئەوەی لەگەڵ ڕووسەکانە ئەنجامیانە بوو بەهۆی لە دەستدانی بەشێک لە خاچیێران لە ئازەربایجان و لە ئەرمەنستان و بەشێک لە هەرات. بۆیە ئێرانیەکان لەمە ئەو پێم وایە بەشێک لەو جەنگە کە ڕوویدا نەخوێندنەوە بوو بۆ لایەنی ناسیۆنالیستی ئێرانی کە جەنگ هەموو کاتێ لە دەرەوەی خاچی ئێران بۆتە هۆی بەهێزکردنی ئەم کۆمەلگایە نەک بۆتە هۆی لاوازکردنی. ئێمە بینیمان ئێرانیەکان لە دوای شۆڕشی ساڵی 1970 بەدەیان جەریان و بەدەیان بزوتنەوەی فکری هەبوو لە ناوخۆی وڵاتەکەیە کە ئەکرا ئێران بەرەو لێواری شۆڕشێکی دووەم یا بەرەو لێواری قەیرانێکی گەورەتر بەرێ بەڵام شەڕ بووە هۆی ئیتیحادی سفوفی ئێرانی بووە هۆی یەکلایکردنەوەی ئەم کۆمەلگایە کە خەتەرێک لەسەر
یەکپارچەی خاچی وڵاتەکانێ هەمویانی کۆکردەوانێ لە چوارچەوەی شەڕی ئێران و عێراقا بۆیە ئەبینی هیچ جێکێک لەم جریانانە لە دوای هەفتاونەوە بە هۆکاری شەڕی ئێران و عێراق لە ساحەکە ئەکشێنەوە وەکو سازمانی مجاهدینی خەلق فەداییانی ئیسلام لایەنە مارکسیەکان لە ئێرانە و تا ڕادەیە بزوتنەوەی کوردیش بە بۆنی جەنگی ئێران و عێراقەوە کەوێتە پەراوێزەوانێ. کاگەتوان ئەوەی کە ئێستا دەیبینین جۆرێک لەم وحدەتی سەفوفی ئێرانیە دەبێنین ینی لەم یەکگرتنی کۆمەڵگی ئێرانیە دەبینین بەرامبەر بە جەنگەکە بەڵام ئایا ئەمە تا ئەو ڕادەیە دەڕوا ئیتر ئۆپۆسیۆنی نەڵێن ئۆپۆسیۆنی ئێران ینی کەسایەتەکان ئێران ئەوانەی جۆرێک لە ڕخنەیەکیان هەیە لە داخراوی نیزامەکە ئیتر ڕخنەکانیان بێکجاری دەست لێ هەڵبگرن کۆتایی پێبێنن نابێ شێوەیەک ئێمەگە دیقەتی بەرەو پێشچوونی گۆڕانکارەکانی ناوخۆی ئێرانمان دابێ بە درێژایی ئەم چەند ساڵە بۆمان دەرەکەوێت لە مێژووی هاوچەرخی ئێرانە هەمیشە گۆڕانکاریە گەورەکان ئەو گۆڕانکاریانەی کە بە دوای خۆیان ئێرانی لە وێزگەیە کۆ بردوتە وێزگەیەکی کەی مێژووی ئەو گۆڕانکاریانە بوون کە سێ لایەن سێ جەبهەی لەناو ئێرانە تیا بەشدار بوون لایەنی ئیسلامی بە محورەتی پیاوانی ئاینی وەلایانی ئینسانە نەتەوەگەراکان یان ئەوەی کە پێوتە ناسیۆنالیستی ئێرانی لەگەڵ کاسبەکانی ئێران بۆ مناگەسەی شۆڕشی مصدق بکەین یان بزوتنەوەی مصدق بکەین لە یەک کاتا بە محوریەتی پیاوی ئاینیە ئەوەی کە پێوتری حوزەی علمی ئاەتوڵا کاشانیمان هەیە لەپاڵ ئاەتوڵا کاشانیە کۆمەڵی کارکتەری نەتەوەپەرستی ناسیۆنالیستمانی وەکو محەممەدی مصدق و لەپاڵ ئەمەشا بازاری تارانیان ئەوەی کە پێوترێ بازار و شادەماری اقتصادی پاڵپشتی ئەم گۆڕانکاریەکە وام گۆڕانکاری ئەگاتە مەحەتەی چی ئەگاتە مەحەتەی خۆماڵیکردنی بزوتنەوەی نەود لە ئێرانە ئەو لە هەفتانۆشە بە هەمان شێوەیە محورەتی پیاوانی ئاینی ڕۆلی سیمبولیکە جێرن بۆ شۆڕشەکە و ناسیۆنالیستەکان وەکو مەهدی بازرگان وەکو دکتۆر ئیبراهیمی یزدی ئەمانە ئیشی وەکو پیاوانی ناسیۆنالیستی پیاوانی نەتەوەگەرای ئێرانی ڕۆلی خۆیانە جێرن دوجار دکتۆر دەسماڵچیش یا ئەوەی کە پێیان ئەوترێ بازرگانە گەورەکان لە ڕووی مادیەوانێ سەپۆرتی ئەم پرۆژەیەکان ئێستا ئەوەی کە ئێرانە لە دوای هەفتاونەوە توانیوەتی بیکە ئەتوانی بڵێ خەلەئی خستۆتە بینی ئەم ئیتحادەوە بۆیە ئەبینی لە دوای هەفتاونەوە هیچ بزوتنەوەیەکی یان هیچ خۆپیشاندانێکی گەورەی سەرتاسەری چەندین ڕووی داوە بەڵام ئەبینی ناگاتە هیچ دەرئەنجامێک بۆ لە بەرەوەی ئێرانەکان زۆر بەزیرەکانە کۆماری ئیسلامی ئێران توانیوێتی ئەو ڕەوەندەی کە لە مێژووی خۆیان توانای دروستکردنی گۆڕانکاری هەبووە ئەوەی کە خۆیان پێڵەن شکاف بخاتە بینیانەوەوانە درست بخاتە بینیانێر لە ناو بردو لە هەفتاونەوە بەتەکید شاپوری بەختیار با بڵێن هەر دواتر لە دەرەوە لە بەس استراتیژ مامەڵی لەگەڵمایە کردووە ئەوەی کە کراوە لە دەرەوانێ مەترسی بووە ئەکرێت دەستێوەردان دەستێکەڵ بک لەگەڵ وڵاتانی بیانی لەگەڵ ئاژانسا هەواڵگریەکانە لە بین براوە ئەو نەیتوانرابێ ئەوی لە ناوخۆیە دوو بژار دەیخراوەتە بەردەم یا لە هەوڵبا لە سیاقی کۆماری ئیسلامی ئێرانە جێی خۆی بکاتەوە یا بژاردەی چوونە دەرەوە لە وڵات هەڵبژێرێت تەنانەت ئەو گۆرانی بێژانش کە خاوەنی پێگەیەکی جەماوەری گەورن ئەبینی دایمە بێدەنگیان هەڵبژاردە بەرامبەر سیاسەتی ئێران ئێمەش نمونەی شەجەریانمانەیە نمونەی بەدەیان نمونەی کارکتەری نەتەوەیمانەیە لە ئێرانە کە لە بواری هونەریە لە بواری فەرهەنگیا کارەکەن بێدەنگن. باشە کاگەتوان پرسیارێک بۆ من و بۆ دڵنیان بۆ خەڵکێکی زۆری جێ پرسیارە یعنی چی وای کردووە کە درۆشمی مەرگبەر ئیسرائیل مەرگبەر ئەمریکا بەرز بکاتەوە وڵاتە یعنی چ پێویستێکی بەم دروشمێ دەستخۆش ئەمە بابەتێکی جەدەلی زۆر گەورەیە ڕەنگە بەشێکی ئەمە بگەڕێتەوە بۆ فقهی شیعە ئێمە بەداخەوە بە درێژایی ڕووماڵکردنی ئەم مودەی ئەم جەنگە ئێمە بیانی تەنها سەردێری ڕۆژنامە جیهانیەکان یا سەردێری ڕۆژنامە ئێرانیەکانمان بازگو کردوتەوە لەسەر شاشەکان یا دووبارە خوێندنەوەمان بۆ کردووە ئێمە ئەبینین تێگەشتێکی قوڵ لە پشتی ئەم جەنگەوە نییە نازانین هۆکارەکانی چییە ئەگەر ئێمە زۆر دوور نەکەوینەوانێ بۆچی ئێران مەسەرەن لە دوای ساڵی هەفتاونەوە ڕاستە و خۆ هێرشکردنە سەر ڕۆژ ئاوا بە میحوەری شەیتانی گەورە و ئەمریکایە لەگەڵ ئینگلیز و لەگەڵ ئیسرائیل ئەمە چەمکە بۆ وەڵەبژێری ئێرانێکان پێیان وایە ئەوەی کە لە ناو تیۆری ویلایەتی فەقیهەیە بە مرکزیەتی خومینی پێی وا بووە کە ئەمریکا لە ڕێگەی چەکی دیموکراسی و مافی مرۆڤەوانێ چەکێکی زۆر گەورەی بەدەستەوە بۆ دەستێوەردان و تەداخولکردن لە وڵاتانی ناوچەکەیە ئەی ئێمە بۆ نەتوانین چەکی ئیسلام و دژایەتیکردنی ئیستیکباری عالەمی بەکاربێنین بۆی دەستێوەردان بکەین بۆیە محەممەد جاواد زەریف ئەگەر دیقەتمان دابێ لە چەندین دیمانەیە باسیێواکە ئەڵێ ئێمە بە ئەمریکەکانمانەوە ئێمە کاتێک دەستبەرداری هەناردەکردنی شۆڕش و پشتگیریکردنی وڵاتانی موسڵمان و یارمەتیدانی مستەزعەفینی جیهانی ئەم واژانە ئەم مستەڵەحانە مستەڵەحی دەستورین تەنها پەیوەندی بە سیاسەتێکی ڕاگوزەرەوە نییە لە دەستوری ئێرانیەوە هاتووە
ئێمە کاتێک دەستبەرداری ئەم چەمکانابین لە سیاسەتی خارجیمانە ئێوەش دەستبەرداری مافی مرۆڤ و بڵاوکردنەوەی دیموکراسی و ڕێکخراوە NGO-کان بێنن چونکە ئێوە چۆن لە ڕێگای ئەوە دەستێوەردانەکەن لە وڵاتانی جیهانە ئێمەش تموحی ئەوەمانەیە لە ڕێگای ئەم چەمکە ئیسلامیانەوە بتوانین دەستێوەردان بکەین بەلایەنی کەمەوە لە ناوچەکەیە. خۆیان بە نوێنەرایەتی ئیسلام دەزانن لە جیهاندا وەکو تۆژوتت لە هەر شوێنێ لێ خەوماوێکە بێ مەنکوبێکە بێ زۆڵم لێکراوێکە بێ ئەوان خۆیان بە نوێنەریەویش دەزانن. ئەمە لە پێشەکی دەستورەکە بە شێوازێکی وازەح ڕەنگی داوەتەوە. پێشەکی هەموو دەستورێکیش کۆمەڵی بنەمای گشتیە دەلالەت لە سیاسەتی گشتی ئەو وڵاتە و ڕۆیایی هەیەی بۆ سیاستکردن و جیهانبینی ئەوە بە شێوەیەکی وازەح بە 2 بۆ 3 پەڕەباسی ئەم سیاسەتی خۆی کردووە و دانی پێداناوە دەستورەکە. کاگەتوان تۆزە قسە لەسەر ئێستا بکەین ینی شەوی ڕابردوو 12 ساعتێک لەمەوبەر ساعت 12 شەو بە پێما بێ سوپای پاسداران کەناڵی سوپای پاسداران لە تۆڕی ئێکس شتێکی بڵاو کردوێتەوە ئەڵێ ڕۆژانی ئایندە لە بینمان نابێ وەکو بە کوردەکەی دەڵێ ئەیام القادیمە بینە ناوە بینەکم ئەوە مەیدان ئەوە ساحە ئەوە مەیدان و فەرموبا ببینین بە کوردەکەیەوە ئەرزوو ئەوە گەس ینی ئەمە ڕەشانە چییە لە یەکتری دەکەن ئایا دەستپێکردنەوەی جەنگ هەیە؟ ئوستاز ئێمە لە بیداتی بەرنامەکە باسیەوەمان کرد ئاگربەست ڕوویاوە مۆدێلی ئەم ئاگربەستەی ئێستا لە کۆماری ئیسلامی ئێران کراوە لە بینی ئیسرائیلە ئاگربەستێکی تەواو جیاوازە لە هەموو ئاگربەستانەی کە تا ئێستا لە پێشووترا کراوە ئەگەر بێت و ئێمە خوێندنەوەیکی وردی بۆ بکەین ئاگربەستێکە لە نێوان دوو دەوڵەتا کە بەشەر هاتوون دەوڵەتی سێیەم پێشدیاری کردووە بۆ ئەمریکا و ئەمریکا ڕەزامەندە و هەردوو لایەنەکەش ڕەزامەندیەکەی ئەمریکایان ئاگربەستەکەی ئەمریکایان قبول کردووە بۆیە ئەمە یعنیشی ئەمە مەبەستیانە ئەمریکا مەبەستێتی زەرهێزبوونی خۆی دووبارە بەم ناوچەیە بڵێتەوانێ بۆیە بینی بە شێوازێکی یەکسان گلەی لە هەردوو دەوڵەتەکە هەیە وانە و پێی وایە ئەو ڕۆڵە ئەجێڕێ ڕۆڵی ئاشتی و بەرقەرارکردن و کۆتایی هێنان بە جەنگ تەنانەت باسی شتێکی بابەتێکی ئینەکرێ وەکو تەنزێکیش باز دەکرێت مەسەلا ئەوەی کە ترامپ خولیای ئەوە لە سەریایە کە خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی و کۆمەڵشتی کە بەدەست بێنێ. باشە هەندێک دەڵێن بەتایبەت بەرپرسێرانەکان دەڵێن ئەمریکاوی خافڵ گیرمان بکە و ئیسرائیل تۆزێک دەڵێن سیستەمە بەرگریەکەن خەلەلی تیا بووە خەلیلەکان هێز پێکردەوە پێویستی بە ماوەیەکە بۆ بۆی کە چاکسازی تێدا بکە بۆیە پێویستی بە ئاگربەستە بووە. ئەمە ئەچینە ناو نیقاش و جەدەلێکی گەورەترەوە لەم بابەتە ئەوەی کە باسی ئەوەکە کە ئایا چ لایەنەیەک لەم شەڕە سەرکەوتوو بووە لە میدیاجییانەکانە لەسەر ئەمە قسە کراوە تەنها لە بینی سیناتۆرە ئەمریکیەکانیشە ئەم جەدەلە بە شێوازێکی وازەح ڕوویدا لە چەند ڕۆژی ڕابردوو ئایا سەرکەوتووی جەنگی 12 ڕۆژەی ئێران ئیسرائیل چێە؟ هەر وڵاتێک لە گوڕانگەی بەرژەوەندیەکانی خۆیەوە تەفسیری بۆ کردو ئێرانەکان پێیان وایە خۆیانن تەبعاً ئیسرائیلیش بە مۆدێلێکی کە ئیرائیم بابەتە یاوە ئەوەی لەناو ئەمریکاشە ئەگوزارێ شتێکی کێ ئێمە ئەگەر لە نیسبەتی ئێرانەوە سەیری بکەین ئەتوانین لەسەر 2 پوینت بۆستین 2 پوینت بۆستین ئێرانەکان پێیان وایە کە ئیسرائیل لە ساڵی 1948ەوە بە درێژایی ئەو چوار جەنگەی کە ئەنجامی داوە ئینتیفاضەی ساڵی 1948 جەنگی نۆڕۆژەی ساڵی 1956 لەگەڵ عەرەبە جەنگی 67 جەنگی 73 ئێمە دیقەتی ئەو جەنگانە بکە ئیسرائیلەکان کردوانە جەنگی نۆڕۆژە جەنگی 18 ڕۆژە جەنگی 6 ڕۆژە درێژترین جەنگێک کە ئیسرائیلەکان لە مودەی ئەم ماوەیە کردبێتیان ساڵی 2006 کە لەگەڵ حیزبوڵایە کردوانە ئەوەش چەند بوو 33 ڕۆژ. استراتیجی ئێرانی یا ئەوەی کە پێ ئەوترێت دەوڵەتی قوڵ یا ئەوەی ئێرانەکان خۆیان پێڵێن دەوڵەتی سەخت لە ئێرانە بە هەنگاوی کلاسیکی بوونی شەڕە ڕۆڵ ئەجێڕێ ئێوێ ئیسرائیلەکان ڕەپەلکێشکا بۆ جەنگێکی تاڕادەیە درێژمەودا ئەوەی کە ئێرانەکان خۆیان پێڵێن جەنگهای فەرسایشی یعنی جەنگی درێژمەودای تااقەت پڕوچێن بۆ لەسەر بسمنی ئەو خوێندنەوەی ئەوان بۆ ئیسرائیلیانە چ لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە چ لە ڕووی بەرتەسچی ناوچەکەەوە چ لە ڕووی ئەوەی ئیسرائیلەکان ئەو ئیگۆ و غروریان بۆ دروست بۆ کە بە درێژایی ئەم مودەیە بەرامبەر هیچ دەوڵەتێکی عەرەبی نەشکاون تەنانەت لە کاتێکە ئێمە هەموو دەوڵەتە عەرەبیەکان بۆ نمونە لە ساڵی 67 تاهەیەکە گرنی هێرشەکەنە سەر ئیسرائیل سەرکەوتووە بێ بۆیە ئەو خاڵی لاوازی ئیسرائیل ئەوەی کە پێوتێ ئاسیب پەزیری خاڵی لاوازی کارتێکەسی ئیسرائیلەکانی بەوە دیاری کردووە کە ئیسرائیل بێ پەلکێش بکرێت بۆ شەڕێکی کلاسیک و شەڕێکی درێژمەودا ئیسرائیلەکانیش بە هەموو جۆرێک لەمە هەڵدێن ئەمە مانای دۆڕان نییە لە جەبهەی ئێرانیا ئەمە مانای استراتیژی ئیسرائیلە ئیسرائیل جەنگی ئیسرائیلی جەنگێکی مۆدێرنە ئەوەی کە ناونراوە جەنگە بێ سەرنشینەکان جەنگێکە لە ڕێگەی بەکارهێنانی ژیری دەستکرد درۆن و بەدەیان تەکنۆلۆژیای نوێ و بینیشمان ئەوەی کە لە ناو تارانە ڕوویدا ئەوەی لە ناو تارانە ڕوویدا ئەتوانین بڵین ئیلیکۆهینەکانی ناوتاران ئەگەر ئیسرائیل لە ڕابردووە ئیلیکۆهینێکیە و بێشانازی پێوە کرد بێ کە توانی بێتی جوڵەی سپای سووریا
پەک بخات و ئیسرائیل بتوانێت غافڵگیری بکات و هێرشی بکاتە سەر ئەمەی ئەمڕۆ ڕوویدا سەرانی قیادەی ئێرانی ئەوەی کە پێ ئەوترێ بە عملیاتی کۆنتترۆل و بەرپەرزانەوەی ئێرانی بێ لە خلالی یەکشەوە مختل ئەکا ڕای ئەگرێ و هەمویان کۆتایی پێدێنێ بۆیە ئەمە بەنسبەت ئیسرائیلەکانەوە سەرکەوتنیشی گەورەوە ئێران پێی وایە توانیوێتی ئیگۆی ئیسرائیلی یا ئەوەی کە پێی ئەوترێ ئەو وێنە کاریزماتیکەی ئیسرائیل لە ناوچەکەی پیشانی دەوڵەتانی ئیسلامیدا و لە پەیماننامەی ئابراهامە ئێوە پیشانی وڵاتانی خلیجی با کە ئەتوانێت بەرگری بکە لە ئاسایش و ئەمنیەتی ئێوە ئێرانەکان تێکیان شکانەوە بۆیە لەم دوو ڕوانگەیەوە ئێرانەکان خۆیان بە سەرکەوتووە زانن بەڵام وەکو ئێرانی گەورە ئەگەر بێت و تەماشای بکەیت ئەم شکستە گەورەیە لە ناوچوونی پێگە سەربازی استراتیجەکانی ئێران لە ناوچوونی پێگەی تا ڕادەیەکی زۆرەوەی کە باسێکەوەش بەرنامەی ئەتۆمی کوشتێن و لە ناوبردننی سەرانی سەرکردەی ئۆپراسسیۆنی ئێرانی ئەوەی کە سەرانی سەربازی کلیلی ئێرانی بۆ ئێران شکستێکی گەورەیە بەڵام ئیسرائیلەکانیش مجموعەی خاڵی لاوازیانەیە بۆ منی هیچێک لە خاڵاوازەکانی ئیسرائیلەوەی گەلی ئیسرائیلی چێکە لەگەڵ خۆشبەختەکان لە ساڵی 1970 و ڕوبەری هیچ جەنگێک نەبووتەوە ئەم جنگانەی کە ئێستا ڕوایە بەرامبەر کۆمەڵی پرۆکسی ئێرانیە توانای سەربازیان زۆر لەوە لاوااسترە کە ببن بە مەترسی و هەڕەشەیەکی حتمی یا وجودی بۆ ئیسرائیل بۆیە ئەبینی فڕۆکەی F-35 ئیسرائیل بە ئارەزووی خۆی بردومانی غەزاکە لە کاتێکە هیچ مەترسیەکی قرز لەسەر ئاسایشی ئیسرائیل دروست ناوێت بەڵام ئێستا دروستبوونی ئەم مەترسیە لەسەر ئاسایش یا لەسەر قوڵایی ئاسایشی ئیسرائیل جێگەی نیگەرانێکی گەورەیە هەم بۆ ئیسرائیلەکان هەم بۆ کابینەکەی ناتانیاهو تااقەتی ویان نییە ینی ماوەیەکی زۆر لە ژێر زەمینەکان ناتوانن لە حەشارگەکان بن دەست خۆش بێ کاگەتوان مرد لە کۆڵەری سیاست ئێران خۆشحاڵ و ساز بۆم دەرفە بەخێراتی سپاس بۆ شیکارەکان سپاس دەکەم.